صلاة ورحمة وبركة خواهي پروردگار برجه بسر تيك رأي أمتي محمد المصطفى صلى الله عليه وسلم ببوني هاتني مانجي ربيع الأول وهاتني آهنجيران ببوني لدايقوني بيغنبري خواه صلى الله عليه وسلم چەند پرسیارێک من ئامادە کردووە هەر کەسێ وەڵامەکەی بزانێت ئەوە خەڵاتی گرانبەها پێشکەش بەو کەسانە ئەکەین تەنها یەک پرسیارێکی نەبێ خەڵاتی لەسەر نی. یەکەم پرسیار: ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا چەند جار ئاهەنگی لە دایکبوونی بۆ خۆی گێڕاوە صلی الله عليه وسلم؟ دووەم پرسیار: لە ساڵی چەند نابوو یەکەم جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاهەنگی لە دایکبوون و مەولود نەبەوی بۆ خۆی ئەنجامدا؟ ئەمانە ئەبێ بە بەڵگەوە وەڵام بدەیتەوە لە چی حەدیثێک لە چی کتێبێک و مەصدەرێکی متمانە پێکراوی ئیسلامیدا ئەبێت بۆمان بینی وەڵامەکەی. سێم پرسیار: ئایا خوای پەروەردگار لە چی ئاەتێ لە چی سوورەتێ هانمانی داوە و باسی خێر و پاداشتی مەولود نەبەوی کردووە بۆ ئێمە؟ و ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کام فەرمودەیە باسی خێر و پاداشتی مەولود نەبەوی کردووە تاوەکو ئێمەش مەولود نەبەوی ئەنجام بدەین؟ و پرسیارێکی ترمان: ئایا یەکەم سەحابە لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کام هاوڵی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم کە بۆ یەکەم جار ئاهەنگی لە دایکبوونی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساز کرد؟ و ئایا شێوازی ئاهەنگگێڕانەکە بە چی شێوەیە بوو؟ کام سەحابەیە بوو دەفیلەیەدا و کام سەحابەیە بوو شیرینی تەوزیع کرد؟ و ئایا خواردن و خواردنەوە و شیرینیەکانی ئەو ئاهەنگگێڕانە چی بوو؟ و پرسیارێکی ترمان: چەند جار چوار پێشەواکە مەذهەبەکانی ئیسلام ئەو چوار پێشەوا معتەبەرە لە ژیانی خۆیانە چەند جار ئاهەنگگێڕانیان بۆ بەبوونەی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجام داوە؟ کۆتا پرسیارمان بەڵام ئەمەیان خەڵاتی لەسەر نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چی ڕۆژێک لە چی بەروارێک لە چی مانگێک وەفاتی کرد و ئەم دنیای جێهێڵا کە گەورەترین مصیبەت بوو بەسەر ئومەتی ئیسلامیە هات و سەحابەکان دنیایان لە بەرچاو تاریک بوو و ناخۆشترین ڕۆژ بوو بەسەر سەحابەکانەوە زۆر لایەن گران بوو و ئەیان فەرموو بەڕاستی مەدینە تاریکی بەسەریدا باڵی کێشا. ئەو ڕۆژە چی بەروارێ بوو چی ڕۆژێ بوو چەند بوو کە ئەو گەورەی ئەو مصیبەتە گەورەیە ڕووی لە ئومەتی ئیسلامی کرد و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەفاتی تێیە کرد. ئەگەر توانیت وەڵامیان پرسیارانە بدەیتەوە ئەوە چاکە، ئەگەر نەتوانی سەڵاواتێک لەسەر نوری چاومان و تاجی سەرمان خۆشەویستترین کەسی دڵمان قائید و قودوەمان محەممەد المصطفى صلی الله عليه وسلم بدە. والسلام عليكم ورحمة الله.